وان بەیانی تۆ باش و هەواڵ و زانیاریەکانی ئەمڕۆی کەلار چییە؟ بەڵێ زۆر سپاس بەیانی ئەوەش باش. لە ڕاستیدا ئەم ڕۆژ بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن لەلایەن مامۆستایانەوە بەردەوامە، بەڵام ئەوەی تێبینێکرێ ئەو وەختەی کە مامۆستایان دیاریان کردووە نەهاتووە بۆ خۆپیشاندان. ئەمڕۆ جوڵەیەک لە خوێندکاران بەرەو ڕووی قوتابخانەکانە ڕۆیشتن، بەڵام لەلایەن مامۆستایانەوە بەشێکی زۆریان نێنرانەوە. زۆربەی قوتابخانەکانی کەلار بایکۆتی خوێندنیان کردووە، بەڵام لەلایەن یەکەیداریەکانی ناوچەکەوە و بەرپرسان و بەشێکی تر لە مامۆستایانەوە بەهۆی ئەوەی کە خۆپیشاندانەکەی مامۆستایان درێژەی کێشاوە داواکەن مامۆستایان بچێتە وەڵەکانی خوێندنەوە. دوا بە دوای شکاندنی بایکۆت لەلایەن بەشێک لە مامۆستایانی سنووری پارێزگای سلێمانیەوە، بەشێک لە بەڕێوەبەری قوتابخانەکانی ناحەی ڕزگاری ئەمڕۆ دەوامی ئاساییان دەست پێ کردووەتەوە. بەم شێوەیە لە قوتابخانەکانی ناحەی ڕزگاری دەوام لە قوتابخانەکان دەستی پێ کردووە بە تایبەتی بۆ پۆلی نۆ و پۆلی دوانزەی بنەڕەتی، پۆلی دوانزەی ئامادەی. ئەمەوێ ئەوەش بڵێم سەبارەت لە پارەی ژووتیارانی هەرێمی کوردستان کە لە ماوەی 2014 و 2015 گەنمیان لە سنووری گەرمیان تەسلیم کردووەتە سایلۆکانی حکوومەتی عراقی. وەزارەتی بازرگانی عراقی لەگەڵ پەرلەمانتارێکی گەرمیانی قسەم کردووە، ئاماژەی بەوە داوە لە کۆی 683 ملیار دیناری تەرخانکراوی پارەی وەزارەتی بازرگانی حکوومەتی عراقی بۆ جووتیارانی سەرانسەری عراق قەرار بوو بڕیار بوو بە گوێرەی زانیاریەکانی پەرلەمانتارانی کوردی عراقی بەشێک لەو پارەیە تەرخان بکرێ بۆ جووتیارانی هەرێم. بەڵام دوێنێ دکتۆر فەراد قادر کە پەیوەندیمە بۆ لەگەڵیا ڕایگەیاندووە کە هیچ پارەیەک لەو پارەیە تەرخان ناکرێ بۆ هەرێمی کوردستان، نەک گەرمیان و تەواوی هەرێمی کوردستان هیچ پارەیەک لەو بڕەپارەیە کە بڕەکەی 683 ملیار دینارە تەرخانکراوی وەزارەتی بازرگانیە بۆ گەنمی جووتیارانی 2014 و 15. لە ڕاستیجدا لە ساڵی ڕابردووە لە ساڵی 2004 بەڵێ مەریوان حەسەن پەیامنێرمان لە کەلار لەگەڵمان بووی. سپاس بۆ زانیاریەکانە.